سڵاتان لەبێت ئەم کاتتان باش دکتۆر ئاراس برادەستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. ئەم بەرنامەیە بەرنامێکی تەواو جیاوازە لە بەرنامەکانی دیکەمان بە شێوەیەکی هێمنتر لەسەر خۆتر ورتر گفتوگۆیەکی زانستی ورد دەکەین لەسەر پرسێکی تەندروستی پزیشکی زانستی دەرونی کۆمەڵایەتی گرنگ کە ئێستا لە نێو وڵاتی ئێمەدا باو بەربڵاوە. ئەویش ئەنجامدانی نەشتەرگەریەکانی جوانکاریە بە تایبەتی ئەو نەشتەرگەریەکانی کە تەیاندا سیلیکۆن بەکاردێ ئەوەی کە نێو خەڵکی ئێمەدا بە سیلیکۆن بەنێوبانگە. بەرنامەکەم لە سێ بەشی سەرەکی پێک دێ. لە بەشی یەکەمی بەرنامەکەدا میوانەکەم دکتۆر دێرێ لەتیف پزیشکی پسپۆری نەشتەرگەری جوانکاری هەروەها پسپۆری ورد لە نەشتەرگەریەکانی جوانکاری مەمک. دکتۆرە بەخێر بێی. زۆر سپاس دکتۆریا. ئەحواڵ باشە؟ مەمنون سپاس. دەنگ و باسی نەشتەرگەریەکانتان نەشتەرگەری زۆر دەکەن کەمی دەکەن؟ هەیە بەشی خۆی هەیە لە جوانکاریە دایمە هەیە. ماندووی بە نەشتەرگەریەکانی جوانکاری بە ئیشەکەت؟ توانم بڵێم لە بەروی حەزم لێتی هیچ کاتێ ماندوو نابم، یعنی ئەم بەشەی کە هەڵم بژاردۆ خۆم ئیشی تیاکەم زۆر مرتاحم لەگەڵیە، چونکە ئەو کەسانی کە ئیشەکانی بۆکەین دایمە ئەو کەسانە هەڵەبژێرین کە مستحقی. ئەی ماندوونی لەگەڵ داواکاری خەڵک؟ بەڵێ ئەو زۆر زۆر بەڵێ، یعنی ئەوەنەی لە کلینیک و لە عیادە با بڵێ لە سنتەر هیلاکە بین ئەوە لەناو عەمەلیات هیلاک نابم وەکو شەخسی خۆم. قسەکردن و ڕوونکردنەوە و پێویستەکە پێویست ناکات ئەمانە ڕۆژانە زۆر ڕۆمانتەیەکات. باشە دەمەوێت دووشت بە بینەری خۆمان بڵێم. یەکەمی ئەوەیە کە ئەم بەرنامەیە لەسەر نەشتەرگەریە، واتە ئەو بوارەی نەشتەرگەری کە تێیدا نەشتەر بەکاردێ. ئێمە باسی بۆ نمونە بۆتۆکس ناکەین لەم بەرنامەیە، باسی فیلەر ناکەین ئەوەی کە بۆ ڕوخسار بەکاردێ، باسی نەشتەرگەری جوانکاری دەکەین بە تایبەتیش فۆکەسمان سەرنجمان لەسەر بەکارهێنانی سیلیکۆنە لە نەشتەرگەریەکانی جوانکاری بە تایبەتیوانی کە بۆ جەستە بەکاردێن بۆ سمت و بۆ ڕان و بۆ مەمک و بۆ ئەمانە. خاڵی دوم ئەوەیە کە دەڵێن نەشتەرگەری ئۆڤەر یان زیاد باسی ئەوانە دەکەین کە لە ستانداردە جوانکاریەکە تێپەڕیون کە لەگەڵ دکتۆرە دوایی باسی دەکەن کە ستانداردەکە چیە. ئێستا من میوانێکم هەیە تۆش لەگەڵ من گوێی لێ بگرە چیرۆکێکی تایبەتی هەیە و بینەرانی خۆشەویستی پرۆگرامی دکتۆر ئاراس ئێوەش گوێی لێ بگرن بزانین چی کردووە نەشتەرگەری و چەند نەشتەرگەری ئەنجام داوە. ئەمانە خێزانێکن لە یەکێک لە وڵاتە دراوسەکانەوە هاتوون و بە زمانی عەرەبی گفتوگۆیان لەگەڵ دەکەین. سڵاو. سپاس دکتۆر. سڵاوتان لێبێت بەخێر بێن. زۆر زۆر سپاس دەکەم بژیت. چۆنن باشن؟ زۆر زۆر سپاس دەکەم بژیت. لیما تۆ نەشتەرگەری جوانکاریت کردووە، یەک نەشتەرگەری یان چەند نەشتەرگەریەک؟ خۆی هەمان نەشتەرگەریە بەڵام من چەند جارێک دووبارەم کردوتەوە. واتە یەک نەشتەرگەریت کردووە و چەند جارێک دووبارەت کردوێتەوە؟ بەڵێ بەڵام چەند جارێک. چ جۆرە نەشتەرگەریەکە؟ بڕین و داتاشین. داتاشین. بەڵێ. چەند جار؟ 5 بۆ 6 جار بە نزیکەی. 5-6 جار نەشتەرگەری داتاشینت کردووە. بەڵێ. بۆچی 5-6 جار؟ دکتۆر من لە پێناو متمانە بەخۆبوونمدا بوو. ئامانجی سەرەکی من ئەوە بوو کە کێشەی کەم متمانەیم هەبوو. متمانم بە جەستەم نەبوو بە دڵیشم نەبوو. بۆیە چوومە لای پزیشک تا ئەو هەستە بۆ خۆم بگەڕێنمەوە. دەمویست لەناو کۆمەڵگا و لە بەردەم هاوڕێکانم و لە زانکۆکەمدا هەست بە ئاسوودەی بکەم و متمانم بە خۆم هەبێت، بەڵام نەگەیشتم بەو ئەنجامەی کە بە دڵم بێ. وەک ئەوە نەبوو کە من دەمویست، بۆیە ناچار بووم چەند جارێک دووباری بکەمەوە و هێشتا شەرەمەوێ دووباری بکەمەوە. باشە بۆمی باس بکە نەشتەرگەری یەکەم دووەم بۆچی هەمان نەشتەرگەریت دووبارە کردەوە دوای ئەوەی کە جاری یەکەم و جاری دۆم کردوتە؟ یەکەم نەشتەرگەری کە کردم وام هەستە کرد هیچم نەکردووە، واتە ئەوەندە ئاسایی بوو کە جێ قبول نەبوو، هیچ گۆڕانکاریەک لە جەستەمدا ڕووی نەدابوو، هیچ ئەنجامێکم بەدی نەکرد.
وەک قەبارە وەکو قەبارە و شێوە و هیچ ئەنجامێکم بەدی نەکرد بۆیە ناچار بووم دووباری بکەمەوە چونکە دەمویست بگەم بەو ئەنجامەی کە خۆم دەمەوێت ڕاستیەکەی من حەزم لەو شێوەی کاژمێری لیمینەیە ئەو شتێک کە دەمەوێت پێی بگەم بەڵێ 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 وەکو شێوەی ماسی بەڵێ پێی دەڵێن ماسی بەڵێ بەڵێ وەکو پەری دەریا پەری دەریا بەڵێ من دەمەوێت بگەم بەم ئەنجامە بۆیە ناچار بووم دووباری بکەمەوە یەکەم جار هیچ گۆڕانکاریەکی نەکرد دووەم جار هەندێک هەڵە و ناڕێکی تێکەوت بۆ نمونە لایەک گەورەتر بوو لە لایەکی تر هەندێک کەم و کوڕی لە شێوەکەیدا هەبوو کە بەدڵم نەبوو دووبارم کردەوە و بەم شێوەیە بەردەوام بووم ئێستاش نیازی نەشتەرگەری داهاتووم هەیە هەوڵ دەدەم قەبارەکەی گەورەتر بکەم باشە واتە ئێستا دەتەوێت نەشتەرگەریەکی نوێ بکەیت بەڵێ شەشەم یان حەوتەم هەوڵەدەم ئینشاءڵڵا دەبێتە شەشەمین جار شەشەم بۆچی چونکە حەزەکەم قەبارەکەی زیاتر گەورە بکەم حەزەکەم باشە هەست ناکەیت کە ئەمە زیادەڕەویە ئەمە شتێکی ئاسایی نییە بێگومان ئاسایی نییە بەڵام جگەلەوەی ئاسایی نییە زیادەڕەویشە نەخێر 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 ڕەنگە خەڵکی بە شتێکی نە ئاساییان زیادەڕۆی بزانن بەڵام من هەرگیز بەو شێوەی سەیری ناکەم بە پێچەوانەوە من وا هەستەکەم هێشتا هیچم نەکردووە هۆکاری دووبارەکردنەوەی نەشتەرگەریەکان ئەوەیە کە هەست دەکەم هیچم نەکردووە و نەگەیشتوم بەوەی کە خۆم دەمەوێت باشە ئامانجی سەرەکی و دوورمەودای هەر کەسێک لە ئەنجامدانی هەر نەشتەرگەریەکی جوانکاری چییە بەڕای تۆ بۆ نمونە بۆچی کەسێک نەشتەرگەری جوانکاری دەکات بێگومان کۆمەڵگە بەلامەوە گرنگ نییە هەرگیز لە پێناو کۆمەڵگادا نەبووە من ئەم کارە لە پێناو خۆم و بۆ خاتری خۆم دەیکەم تا کاتێک سەیری خۆم دەکەم لە ئاوێنە لە شێوەی خۆم ڕازی بم تا سەرسامی شێوەی خۆم بم تەنیا بۆ ئاوێنە تەنیا بۆ ئاوێنەکە بۆ خۆم بۆ متمانە بە خۆبوونم بەم شێوەیە من لەناو کۆمەڵگا دڵخۆش و کامەرانە بم واتە بەبێ نەشتەرگەری جوانکاری کێشەی متمانە بە خۆبوونت هەیە بەڵێ بێگومان بەڵێ شتێک وەک شکاوەیی لە کەسێتیمدا هەیە ناتوانم لەگەڵ هیچ کەسێکدا گفتوگۆ بکەم چونکە هەز دەکەم کەم و کوڕیەکەم هەیە ڕەنگە کەسی بەرامبەر ئەوە نەبینێت بەڵام لە ڕوانگەی منەوە هەموو بیرکردنەوەم لای ئەو بابەتێ کە کەم و کوڕیەک هەیە بەڵام وەکو مرۆڤ جوانی پێوەری جیهانی هەیە و تۆش وەک مرۆڤێک پێویستە هەموو شتێکت لە چوارچێوەی پێوەرە مرۆییەکان دابێت وەکو مرۆڤێک وانە؟ بێگومان ئێمە وەک چانەمە غەریزەیە کە لە ناخماندا کە حەز دەکەین گرنگی بە جوانیمان بدەین وەک کوڕان نین کچ حەزەکات گرنگی بە جوانیەکەی و وردەکاری بچووکەکان بدا منیش سپاس بۆ خوددا ئاگادارم و دەیبینم کە ئێستا پێوەرە جیهانیەکان بەم شێوەیەن بۆیە هەوڵ دەدەم شوێنیان بکەوم هەندێک جار کە نەشتەرگەری جوانکاری زۆر و زیاد لە پێویست دەکەیت کارەکە لە جوانکاریەوە دەبێت بە شێواندن وایە هەست ناکەیت ئێمە پێش بەرنامەکە شێکترمان بینی من جستەی تۆم بینیوە هەست ناکەیت کە نەشتەرگەری زیاد لە پێویستت کردووە و ئەمە لە جوانکاریەوە بووە بە جۆرێک لە شێواندن من وا نایبینم نەخێر بە پێچەوانەوە نەخێر هەست دەکەم دەبێت زیاتریشی بکەم باشە هەڵوێستی خێزانەکەتان چییە لەسەر ئەم نەشتەرگەریانە هیچ تێبینیەکتان نییە کە کچەکەتان ئەم هەموو نەشتەرگەریە دەکات هیچ کێشەیەکمان نییە سەرەتا بەخێر بیت دکتۆر ئاراس ڕاستە کچەکەم زیاتر لە 5 نەشتەرگەری جوانکاری کردووە بەڵام من بە شێوەیەکی گشتی دژی نەشتەرگەری جوانکاریم مەگەر لە حاڵەتێکدا نەبێت کە شێواویەک یان شتێکی ناتەواو هەبێت بەهۆی نەشتەرگەری یان ڕووداوێکەوە لەو حاڵەتەدا من لەگەڵ نەشتەرگەری جوانکاریم بەڵام نەشتەرگەری جوانکاری و بەکارهێنانی فیلەر و بۆتۆکس و سیلیکۆن لە جەستەی مرۆڤدا ژیانی مرۆڤ بە تایبەتی کچان دەخاتە مەترسیەوە واتە ئەگەری هەیە لە داهاتوودا ببێتە هۆی توشبوون بە شەرپەنجە من دژی نەشتەرگەری جوانکاریم تۆ دژی نەشتەرگەری جوانکاریت کەچی کچەکەت کردوێتی و نیازی نەشتەرگەریەکی نوێشی هەیە بەڵێ ئەوە بژاردە و ئارەزووی خۆیەتی من بۆیە داوام کردبوو کە لیماخان دابنیشێت لە شوێنی خۆی چونکە حەز ناکەم لە ناو ستۆدیۆ بۆ ئەوەی کە پێش بەرنامەش قسەمان کرد لەگەڵی وتم تۆ لە شوێنی خۆت دادەنیشی من نامەوێ ئەم جۆرە
لە نەشتەرگەری جوانکاریە لە ناو ستۆدیۆی من دەربکەوێ و ناشمەوێ بینەری من ئەم جۆرە جوانکارە بینە. من ڕای تۆم دەوێت لەسەر ئەوەی کە ئەو 6 جار و ئێستش ئەوێ جاری 5 جار سەر جاری شەشەمە دەوێ نەشتەرگەری جوانکاری بکە هەمان شت. وەک دکتۆری جوانکاری ئەگەر لەژێر دەستی دکتۆرێکی جوانکاریە بێت باشە ئەکید ناهێڵێت ئەکید ناگەێنێ بۆ مەرحەلەیە باش بۆیە ئەمانەی کە بەم هەموو مەرحەلەیە تێپەڕیون لەژێر دەستی دکتۆری جوانکاری نەڕۆشتون باشە لەژێر ناوی جوانکاریە زۆر کەسی تر هاتووە ئەم ئیشاناکات ڕوونە باشە تۆزێک چوری لەملا بە عملیاتێک کسێبە تۆزێک چوری لەو دارەهێنێ بە عملیاتێک کسێبە یەک جار پەیکەرتاشێکی تەواوی بوو ئەم زەلامە نەکردووە کە پێویست نەکا بۆ نمونە بچێتە ژێر نەشتەرگەری 6 جارەوانێ دەست خۆش ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوانێ باسی ئەومان کرد کە من وەکو خۆم لەگەڵیانیم بۆ نمونە باسی ئەومان کرد کە ئۆڤەرە باسی ئەوی کرد دایکی لەگەڵیان ئەگەر ئەوە بێتە لای تۆ بەڵێ بۆی ناکەی سیرەکەی بزانێت چی ئیشێکی بۆ کراوە ئەگەر ڕاست کات ئەم 5-6 جارەی کە بۆی کراوە ئیسفادەی لێ نەکردووە سوودی نەبووە قسەی لەسەرەکەیت ئەو شوێنانەی کە بۆ نمونە چوری تیاکۆ بێتەوانێ ئەگەر زانی بەڕیازە و بە خواردنێکی مەزبوط و بەم شتانە ناڕوە چونکە مەجموعای شوێن هەیە لە جیسمە بەو شتانە ناڕوە یا با بڵێ هەمووی تاقی کردوتەوانێ ئێشتا ئیسفادەی نەبووە ئەگەر ئەمە وابوو بڵێ لەگەڵیان ئەم ئیشاکەین ئیتر هەرچەندێک بێت هەرچەند جار بۆی کرابێ بەڵام ئەگەر بێت و ئێستەمە لە بەرچاوی منە ئەم سەلامە پێرفێکتە کەسێکی مرتبە جوانە جیسمی ئەڵێ گوڵە زۆر جوانە خۆی یعنی پێویستی بە زیاتر نییە ئەمەی داوایە کات لێرەیە عقدەکە لەویایە گرێکە لەویایە لە جیسمەکەیان نییە وازانێ مەگەر شتێک کات ئەم دەرونیەن ئەیگەێنێ بە شتێکی تر یعنی لە ناو خەڵکە بە شێوەیەکی تر دەرەکەوێت باش ئۆکەی ئێستا بە بینە سەر وردەکاری سیلیکۆنەکە ئێوە چی بەکاردەهێن وەکو سیلیکۆن وە لە چیدا بەکاری دێنن سیلیکۆن بۆ سمتە بێت و بۆ سن نەبێت باشە و لای خۆمان لە کوردستانە عادەتەن بۆ سند بەکاریهێنین کەم کەسمان هەبێ بۆ سمت بەکاری بێنێ باشە بۆ لەبەرەوەی ئێمەی کوردیان ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر کەسەکانمان قەڵەون چوری باشمان هەیە بەڵام لە ئەوروپا نا لە ئەوروپا من سلیکۆن بۆ سنتیش و بۆ سنیش بەکارەهێنین باش با سلیکۆنەکانمان بە باشی لێ دیار بن جۆرەکانی تۆ لە کوردستان سلیکۆن زیاتر بۆ ئەمە بە شەیەکی گشتی نەک خۆت بەتەنیا پزیشکانی نەشتەرگەری جوانکاری بە شەیەکی گشتی زیاتر بۆ نەشتەرگەرەکانی مانگ بەکاری دێنن باش جۆرەکانی چین چۆن بەکاری دێنن جۆرەکانی با بڵێن ئێستا ڕاوندمان هەیە شێوەی خڕمان هەیە شێوەی فرمێسکمان هەیە کە ئێستا زۆر بڵاو نییە و لە دەریشەوە لە ئەوروپاش بەکار نایە جۆرەکانیشی با بڵێ تێکسچەرمان هەیە زبرە ئەگەر دەسی لێبێ و سافمان هەیە لووسمان هەیە سموث ئەمانە بە پێی شەریکات و بە پێی ئەم جۆرانە ئەگۆڕێت و بە پێی نەخۆش بۆ ینی ئێمە نەخۆشەکە کە ئەیبینین ئەمە هەڵەبژێرین بۆی چ دانێک ینی جوانە هەردووکی بەکاریەت ینی ئەوە نییە بڵێ لە زۆر وان نییە کە بڵێ هەردووکی بە یەکسانی بەکارەهێنرێ زیاتر لە نەشتەرگەریەکانی سنگ بەکاری دێنن لە سمت خەڵک بەکاری دێنێ بە شێوەیەکی گشتی بۆ کەسانێک کە پێویستیانە بەکاری دێنن بەکارێت ڕێژەکەی چەندە بە نزیکەی بەڕای تۆ لە کوردستانە زۆر کەمە بۆ لەبەرەوەی چوری باشی هەیە کەسەکە وەکو ئەم بە ڕێزە باسی کرد بە چوری دانیشن کە سمت گەوراکەن و طبیعیە لە چوری خۆتە بەکارێهێنیت ئەم سلیکۆنە نیە شتێکی غەریب نییە بکەیتە جسمتەوە بەس لە ئەوروپا با بڵێ لەبەرەوەی زۆر زەعیفن سکینین چوریان کەمە سلیکۆن بەکارهێنین زیاتر باشە ئەو پێوەرانە چین کە ئەو پشتیان پێدەبەستن لە ئەنجامدانی نەشتەرگەری لە بەکارهێنانی سلیکۆن لە چ ڕوویەکەوە ئەو پێوارانەی جوانکاری ئەو ستانداردە چییە کەسێک دێتە لای تۆ چۆن بڕیاری دەی کە پێویستی پێیەتی یا پێویستی پێی نییە بێزەبت جارێ پێش هەموو شتێک ئەوانەی کە پێویستیان پێی نییە یعنی دیارە سنێکی تاو نۆرمەڵی هەیە بەپێی قیاسات هەموو شتێک لەگەڵ شانیا لەگەڵ باڵایە گونجاوە ئەمە ئێمە کە فەحسیەکەین کەسەکە
تاوا پێویستی پێی نییە بۆی ڕوونەکەیتەوە کە پێویستی پێی نییە ئەوانەی کە پێویستیان پێێتی بێگومان ئەوانن یەکەمەن لەبەر هەنێ نەخۆشی لەوانەیە سنێکیان دروست نەبوو بێت یا هەردووکی دروست نەبوو بێت لەگەڵ گەورەبوونە لەگەڵ مراهقیا با بڵین یاخود بۆ نمونە بەهۆی چەند نەخۆشیەکەوانێ ئیتر حادیسەی سیارە بێت نەشتەرگەری لابردنی سنگ بێ بەهۆی شەرپەنجەوانێ ئەمانە یعنی زۆر کۆمۆنەیە زۆر بڵاوە کە بەکاریهێنین سلیکۆنانە خەڵک دێتە لات کە داوای نەشتەرگەری جوانکاری بکە بەڵام زۆر بە ئۆڤەری زانی زۆر بە زیاد لە پێویستی وێنەیەکی هێناوە دەڵێ ئاوای لێ بکە مەسەلەن وێنەی کەسێکە کە سمتی زۆر گەورەیە سنگی زۆر گەورەیە ئەوانە هەن چیان پێ دەڵێ وەکو نمونەیەک لە ماوەیەکێک هاتەرەوەنە پرسیاری کرد بەرامبەرەکەی با بڵێ کە لەگەڵ یا بوو خێزانی وتی تا چەند ژمارە چەند هەیە بۆ نمونە تاکو 800 هەیە باشە 800 سیسی ئێستەمە 400 بۆ نمونە شەو تەلەفۆنی کردووی و 800کەم بۆ دانێ وتم 800کەم منیش نەمبینیەوە یعنی بەسە زانین کە هەیە یعنی شەرت نییە ئەوەنە باسی با بڵێن هێشە ئەوەنە حەزی لەشتی ئۆڤەرە یا خۆی یا بەرامبەرەکەی خێزانەکەی داوای لەگەڵ خێزانەکەی هاتبوو بەڵێ یعنی ئێستا ئەوە هەیە کە با بڵێن خانمێک لەگەڵ بۆ نمونە مێردەکەی بێتە لاتان بەڵێ منە شتە زۆر بە جوانەزانم لە بەرۆی جاری وا هەیە دایکێک کە بڵێ چەند مناڵێکی بووە شیری یاوە مەمکی شۆڕ بۆتەوانێ یان با بڵێ ئەو جوانی کاتی کچێنی یا پێشتری نەماوە خێزانەکانیان خۆیان مێردەکانیان خۆیان ئەیان هێنن کە با چاک بێتەوانێ یعنی با جوانتریکەین باشە هەیە کە بۆ نمونە باوک بێت وەکو ئەم باوکە کە لەگەڵمان بوو باوک بێت لەگەڵ کچەکەی ئەوە زۆر بەلامۆ جوانە بە تایبەتی ئەوانەی کە چنە سەر و هەژدەوانێ ئیتر لێ دیارە بۆ نمونە ئەم سنە گەشەی نەکردووە ئەمەم کە با بڵێ یاخود دروست نەبووە ئەوە زۆر شتێکی جوانە یان بڵێ ئەسیمێتریمان هەیە بڵێ ناهاوسەنگیمان هەیە باوکەکان کچەکانیان هێنن کە طبعاً دایکە کچەکە بە دایکی وتۆ دایکەکەش بە باوکەکەڵێ باوکەکان ئەیان هێنن ئەوە شتێکی زۆر جوانە بەلای منەوانێ ئەمانە ناتەقن وەکو تەقین بەس بە چەقۆ ئەتەقێت یعنی یان خوانە خواستە حادیسێکی سیارە شتێکی پیا بچێت دەرزی پیا بچێت ئەگەر کەسێک سلیکۆنی هەبێت گرەی سڵی هەبێ بۆ نمونە ئێمە فەحسی گرێ بە دەرزی ئەەکەین لەژێر سۆنەرە جاری وایەگەر ئەو دەرزیە بچێ بە سلیکۆنەکە بەڵێ تەقێت ئەتوانین دانێکی بتەقێنین باش با سلیکۆنەکەی ناوی ببینی با دانێکی سلیکۆنەکان ئەمە ناوەکەیەتی ئەمە بالا بدەین باشە ئەمەش ئێستا دقیق دکتۆرە بمبورە بە ئەمەش بەمە ئەو لە ئێستا ئەمە سلیکۆنەکەیە باشە مادێکی لینجە بەڵێ واتە ئەو خانمانەی کە سلیکۆن بەکاردێنن لە نەشتەرگەری سنگیان لە جوانکاری مەمکیان ئەم مادەیە قیناکەوە ئەم مادەیە خۆشەویستان ئەمە مادەکەیە مادێکی لینجە ئەمە دەچێتە نێو جەستەی ئەو کەسەی کە ئەم نەشتەرگەریە ئەنجام دەدات ڕوونکردنەوە بەم دکتۆرگیان ئەمە مەفروض نییە بچێتە ناو جسمی کەسەکەەوە چونکە ئەمە خەتەریاتی هەیە بچێتە ناو جسمەوانێ ئێمە لەبەرۆی بەم شێڵەدا پۆشراوە ینی بەم کەڤەرە ئەمە زیانێکی وای نییە بۆ جسمی کەسەکە ئەمە هیچ کارلێکێکی نییە ئەبێت داپۆشرابێ بەڵام ئەگەر دەرزیەکی بەرکەوت بەڵێ کاتێک بێت و بتەقێ یان بە چەقۆ بێت بە هیچ حادیسێک بێ بە دەرزیەک بێ ئەمە لیک بکە یان بێتە ناو جسمی کەسەکە و ئەو کاتە ئێمە گرفتمان بۆ دروستە بێت باشە هەر بۆ بەرچاوڕوونی دیارە ئەمە ئەو مادەیە بوو کە لە نێو سلیکۆنەکەدا بوو ئەمە دەچێتە نێو جەستەی کەسێک کە نەشتەرگەری جوانکاری ئەنجام دەدات جوانکاری من لەگەڵ بەسلیکۆن دواشت ئەگەر شتێک ڕووبدا ئەگەر چەقۆیەکی بەرکەوێ ڕووداوێکی سیارە ڕوودا و ئەمانە ڕەنگە
زیانەکەی چییە؟ ئەبێت طبعاً یەکسەر هەستی پێکرێت چونکە لە بەرەوەی ئەولایش لە بێت بڵێ فشە بێتەوانێ بە قسەی خۆمان لەبەرەوە بێکسەر دەربهێنرێت بۆ ئەم سلیکۆنە بچێتە جسپی کەسەکەوانێ ئەکرێ گرێ دروستکات ئیلتیهاب بکات پێستەکە سوور کاتەوانێ گەورەترینشت ئیلتیهاب لە شوێنێکە طبعاً بێت لا ببرێت و چانسی دروستبوونی کەپسول کە ئێستا باسێکین یعنی بڵێ ماکەکانی چییە ساید ئیفێکتەکانی کەپسولێک دروست دەکات کە ئازار و ناشرینی ئەیا بە سنەکە واتە ئەمە کە ڕووبات ئەبێ یەکسەر دەربهێنرێتەوە. باش زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونیت. زۆر سپاس. من بە شەیەکی گشتی لەگەڵ ڕەنگە زۆر بە پیاوەکان وابیرکەنەوە ڕەنگە من وا هەست دەکەم بە شەیەکی گشتی لەگەڵ هەموو جوانیەکی سروشتیم و هەموو شتێکی سروشتی لای من جوانە و پێم وایە کە جوانی جەستەش بۆ نمونە بە وەرزش زۆر جوان و سروشتی و تایبەتە وەکەوەی کە بە شێوازی دیکە بێت هیوادارم کە نەخۆشەکان کە خەڵکەکە دێنە لاتان ئەویان پێ بڵێن هانیان بدەن بۆ ئەو لایەنە سروشتیە. زۆر سپاس بۆ دکتۆر دێرێ لەتیف پسپۆری نەشتەرگەری جوانکاری یەکێک لە باشترین پسپۆرەکانی نەشتەرگەری جوانکاری. سپاس بۆ ئەوە. سپاس دکتۆرگیان. بەردەوامی لەگەڵتان بەڵام ئەم جارەیان پزیشکێکی پسپۆری نەشتەرگەری گشتی هەروەها پسپۆری ورد لە نەشتەرگەریەکانی جوانکاری مەمک لە ستۆدیۆ لەگەڵمدا ئەویش دکتۆرە سامیە جەلالە. دکتۆر بەخێر بێی. زۆر سپاس دکتۆر ئارەس. ئەحواڵ باشە؟ الحەمدولله. دکتۆر نورەدین باشە؟ الحەمدولله زۆر سپاس دەکەم مەمنونم. دکتۆر سامیە هەم مامۆستامە هەم یەکێک لە باشترین پزیشکانی پسپۆرە لە بوارەکەی و لە هەرە پێشەنگەکانیشە پێشەنگە لە بواری وەکو خانمێک لە بواری نەشتەرگەری گشتی و جارانیش کە من پزیشکی نیشتەجێ خولاوە بووم بە ئەسی کۆن دەکەم 14-15 ساڵ پێش ئێستا کە دەهاتە خستەخانە کە دەهاتە نەخۆشخانە هەمووی دەبووە مەستەرە عسکەری ئەو لە ماڵەوە شوایە وەڵی دەبێت لە دکتۆر نورەدین بپرسی. دکتۆر نورەدین خۆش ناوە. بەڵێ زۆر بەخێر بێ دکتۆرە. ئێوە جگەلەوە وەکو پسپۆری نەشتەرگەری لە بوارەکەی خۆتان کار دەکەن بەڵام وەکو پسپۆری نەشتەرگەری جوانکاری مەمک ئێستا کارێکی زۆر گەورە دەکەن بە تایبەتی بۆ کەسانی کە توشبووی شێرپەنجەی مەمکن و ئێوە سەرەڕای نەشتەرگەری مەمک نەشتەرگەری جوانکاریەکەشان بۆ دەکەن. ئێستا ئێمە لە چ قۆناغێکی نەشتەرگەریەکانی جوانکاری مەمکین بۆ خانمانی کە توش شێرپەنجەی مەمک دەبن؟ بەڵێ دکتۆر گیان ئێمە الحەمدولله ئێستا هەنگاوی زۆرمان ینی بە پێش کەوتوین ئێستا لەو بوارەدا الحەمدولله پێش چەندین ساڵ کاتی کە کارمان دەکرد لێرە لە بەداخەوە ینی شێرپەنجە لە هەولێر ینی لە کوردستان با بڵێن یەکسام و بە بڕینەوەی مەمک ینی ئەو بۆ چوونە هەبوو پێشی توانم پێت بڵێم پێشی تقریبا 10 ساڵ ینی زۆر جان نەخۆشاتە عیادە کە پێتەوت و تووشی شێرپەنجەی مەمک بوو یەکسەر هاتە مێشکینەوە ینی مەمکە بێ ببڕێ. ئێمە ئێستا باس لەوە دەکەین کەوا چیتر شێرپەنجە یەکسان نییە بە بڕینەوەی مەمک و عالەمیەن ئێستا ینی حالین عالەمیەن ڕێژەی بڕینەوەی مەمک بۆ ڕێژەی هێشتنەوەی مەمک 80 بۆ 20 ینی لە 10 کەس ئێمە تەنها 2 کەس ئەبێ مەمکی ببڕێتەوە بە تەواوی. بەڵێ ینی عالەمی هەشتەکەی دیکە بۆیان دروست دەکرێتەوە ئەبێ هەشتەکەی کە مەمکەکە بێڵیتەوە لەو دوای کە ئیشی بڕی مەفروزە بتوانی چاکی کەیتەوە لە مستەقبل. دقەیەک واتە لەم دەیە لە 10 کەس هەشتی مەمکی نابردرێتەوە جوانکاری بۆ دەکرێت کە دەهاتە دەرەوە لە نەشتەرگەری سنگی وەکو خۆی ماوەتەوە بەڵام دوویان لەو دەیە لا دەبرێ بەڵام هەر جوانکاریان بۆ دەکرێت. هێشتان ئەحتیما دەتوانی چانسیەوەی هەیەکەوە چاک بکرێتەوە بە لە داهاتوو. ئێمە یەکشت هەیە دکتۆر ئەبێ باسی بکەین ئێمە بەردەوام باس لەوە کەینکەوە ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی مەمک بەردەوام لە زیادبووندایە ڕاستە ئەم ڕێژەیە لە زیادبووندایە لەسەر ئاسی هەموو وڵاتانی جیهان بەڵام لە بیرتان دەچێتکەوە ئەگەری چاکبوونەوە شێرپەنجەی مەمک بەردەوام ئەویش لە زیادبووندایە. باش وانە؟ باش ئێستا بەیەکەوە نەشتەرگەریەکی جوانکاری مەمک دەبینین کە دکتۆر سامی ئەنجامی دەدات دەچینە نێو هۆڵی نەشتەرگەری.
زۆر باشە دەست خۆش بێ دکتۆرە ماندوو نەبی ئەو کەسایی کە دێتە لای ئێوە توشبووی بۆن منە شەرپەنجەی مەمکە و پێویست دەکا نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێ بەچی داتێتە بڕێت پرۆسێسەکە چۆنە؟ لێرە شتێک زۆر گرنگە باز بکرێ هەموو ئێستا حالیان عالمیان هیچ پزیشکێکی پسپۆری کە نەشتەرگەری کە چارەسەری شێرپەنجەی مەمک دەکات دەبێ زۆربەیان بزانن ئەو نەشتەرگاریانەیە کە ئەنجام دەدرێت بۆی بتوانین شێوەی مەمکەکە تێک نەدرێت یعنی جوانکاری بۆتە بەشێک لە کاری پزیشکی پسپۆری شێرپەنجەی مەمک چونکە وەکو باسمان کرد نابێ ئافرەت بچێتە دەرەوە بەبێ ئەوەی مەمکەکەی مابێت و لە داهاتوش چاک ببێتەوە بە یەکجاری کەواتە جوانکاری مەمکەکە لە کاتی نەشتەرگەریەکە یاخۆت لە دواتر ئەوە بەشێکی زۆ گرنگە لە کارەکانی ئێمە فبەنسبەتی نەشتەرگەریەکە چۆن ئەنجام دەدرێت هەر نەخۆشی بە شێوەیەک نەخۆش هەیە بۆ نمونە من پێویستم بەوەیە تەنها گرێکەی بۆ هەڵبگرم لەگەڵ دەوروبەرەکەی و ڕێکی خەمۆ شوێنی عملیاتەکەم ئەو ینی هەمان کات نەخۆشەکە دێتە گرێکەی دەرچووە و لە هەمان کار مەمکەکە ڕێک خراوەتەوە جاروواش هەیە نەخۆشەکە پێویستی بە لابردنی مەمکە لابردنی مەمکش چەند جۆرێکی هەیە جاروا هەیە مەمکەکە فلاتەکرێتن پێویستمان بەوەیە چکە پیستەکەی بۆ نمونە نەخۆشەکەی تایە یاخۆت نەخۆشەکە نایە مەمکی ببینێتن یاخۆت بەهرش پێویست ناکە بچینە ناو تەفاسی جاروواش هەیە مەمکەکە لە بەری بەپێ پیستەکەی هێلیە و پیستەکەی دیوی دەرەوەی با بڵێن قەپاغەکەی ئیتر لە هەمان کات ئەتوانی نەشتەرگەری جوانکاری لەناو عملیات بۆ بکەی بۆ نمونە یەکسەر سیلیکۆنێکی بۆ دادەنێ اینجا ئێستا ئەمە یەکێکە لە باوترین جۆری نەشتەرگەریەکانی جوانکاری لە شێرپەنجە کە ئێستا لە وڵاتانی جیهان زۆر باوێتی لە هەمان کات سیلیکۆنەکەی بۆ دانیت و دێتە دەرە نەخۆشەکە مەمکی نەما بەڵام لە هەمان کات شکلی وەکو خۆی ماوە ئەمە طبعا نەشتەرگەریەکی زۆر گرنگە ینی ئێستا الحەمدولله خۆشبەختانە من لە هەولێر ئەنجام دێن لە هەموو وڵاتان لەوانەیە لە هەموو شارەکانی هەرێم ئەنجام بدرێ من لە هەولێر باسەکەم و خۆشبەختانە نێزنەتە ینی نەتیجەی زۆر جوانمان هەیە حەزمالێنی ئافرەتەکانمان بێ بەش بن لەو جۆرە نەشتەرگەریانە بەڵام ئەو نەشتەرگەریە بۆ هەموو کەسێک نابێت ئەبێ بزانی چێ بە کەڵکی دێت و چێ بە کەڵکی نایێت باشە دەبێت ئەوە بڵێم کە ئەو کەسانەی ئەو خانمانەی کە تووشی شێرپەنجەی مەمک دەبن ئەگەر زۆر گرنگە کە بۆ ئەوەی زوو دەستنیشانی خۆتکەی هەموو ئەو ڕێنوێنیانە جێبەجێ بکەی کە ئێمە لە بەرنامەکانی ڕابردوو لە وەرزی ڕابردووی بەرنامەکە لە هاواڵە تەندروستەکانی ڕوودا و بەردەوام باسی دەکەین ئەویش ئەوەیە کە تو دەبێت تۆ پشکنینی خودی خۆت بکەی بە شێوەیەکی ڕێکوپێک هەروەها پێویستیش لە تەمەنێکی دیارکرا و سەردانی پزیشکی پسپۆر دەکەی کۆمەڵێک پشکنین هەیە ئەنجامی دەدەی هەر لە سۆنەرەوە تا مەمۆگرافی و تا هەموو ئەمانەی دیکە بۆ ئەویش زوو دەستنیشانیکەی کە زوو دەستنیشان کرد چارەسەریەکەی ئاسانە اینجا هەواڵە خۆشەکەوەیە کە ئێستا دکتۆرە دەیڵێ ئەویش ئەوەیە تۆ ئەگەر توش بووی دوور لە هەمومان دوور لە هەمووتان بەڵام ئەگەر تووشیش بووی ئێستا چارەسەری پزیشکی زۆر باش هەیە هەم لە ڕووی چارەسەرە پزیشکێکەوە هەم لە ڕووی جوانکاریەکەوە لەبەرەوە نابێت خۆت و کەس و کارەکەت وابیرکەنەوە مادەم شێرپەنجەی مەمکت هەیە ئیتر تەواو سنگی و مەمکی ئەو دەبڕدرێتەوە و نامێنێت نەخێر ئەو زانستە پزیشکیە پێشکەوتووە هەیە ئێستا کە تۆ کە دەیتە دەرەوە نەشتەرگەری ئەو کەسێکی وەکو جاران ژیانی خۆت بە شێوەیەکی ئاسایی بەڕێ دەکەی بەڵێن پێدام چیرۆکێکی خۆشم بۆ باسکەی بڵێ حەزم لێ ئەو چیرۆکە بڵێ چیرۆکێکی باشم هەیە حەزم لێ بینەران جوێن لێ احتیمال ئەو چیرۆکە زۆر هیوا بەخش بێ بۆ زۆر کەس بیرم دێ پێشی تقریبا 9 ساڵ لە کلینیکی خۆم دانیشت بووم نەخۆشێک کاتە ژوورەوە کچێکی زۆر جوان ئافرەتێکی زۆر بەرچاو و تەڵەبەی کولیە بوو ئافرەتێکی زۆر جوان و ڕێکوپێک زۆر خەمبار بوو لەگەڵ دایک و باوکی هاتبوو لەگەڵ خوشکێکی هاتنە ژوورە دیار بوو زۆر خەمبار بوو زانیم یعنی شتێکی گەورەی بەسەراتوە ئەلاکولین نەخۆشەکە باسی کرد کە بە زۆر بە سریعی چیرۆکەکە باسەکەم باسی بۆم کرد کە چۆتە دکتۆرێک لەبەرێت نەختێژانی هەبوو لە سینجی تر سۆنەری بۆی کرد دکتۆری سۆنەرەکە زۆر زیرەک بووە نەختێک کلسی دیوە لە ناو مەمکەکە کلس تەمانەوە حاڵەتێکی زۆر دەگمەنە ینی نەوتو لە تەمەنی تقریبا ئافرەتەکەەوە بزم 24 ساڵێکە بوو 25 ساڵ وە بزەم آخر ساڵی کولیە بوو شتێشوا بوو تەمەنەکەی لە دەوروبەرە بوو ئەنا على كل کلسی دی بوو شکی کردبوو کە کلسەکە طبیعیین یە پێرە مایکرۆکلاسیفیکیشن
طبعا نیشانەیەکی زۆر ترسناکە لە شێرپەنجە فدیار بوو ئەشعیان بۆی گرت بوو ئەشعی مامۆگرام ئەشعی مامۆگرامەکە دەرکەوت بوو 3 لەسەر 4 بەشی مەمچی مایکرۆکلاسیفیکیشنی تایە پێڵێن کلسی وردە کلس طبعا وردە کلس نیشانەیەکی خراپی مەترسیداری شێرپەنجە بێ لەوانەیە زرعیان بۆی کرد طبعا لە کلینیکی من نەکرا بوو بەڕاستی یعنی خۆشەکە لە شوێنی کاتبوو خۆی تەڵەبەی کولیە بوو لە هەولێر لە دەرەوەی شار ئەژیا لە دەرەوەی هەولێر هاتبوو لە قسم داخلی بوو على كل دەرکەوت بوو ئەمە دەرەجە سفری شێرپەنجەی هەیە دەرەجە سفری شێرپەنجە کە علمیان پێ دەڵێن DCIS دکتۆر کارسیێمی سایچوو ئەوە دەرەجە سفری پێڵێن بە کوردەواری خۆمان یعنی چی یعنی هێشان نەبووتە شێرپەنجەی تەواو یعنی ئەگەری چاکبوونەوەی زۆرە هاتە لام ئەگریا وتی دکتۆرە من تەفزیلەکەم بمرم عیلاج ناکەم بەس مەمکن نەبڕم دوای ئەوەی ئەوراقەکانمان سیر کرد وتم دوو خەبەرت ئەدەمەیەکێکیان خۆشێکیان ناخۆشە خبر ناخۆشەکەت با پێ بڵێم إنه فعلا ئەبێ مەمکن ببڕی چونکە ئێمە علمیان کلس هەبوونی کلسی دەرەجە سفر با بڵێن DCIS دە 3 لەسەر 4 بەشی مەمشی ئافرەتێک 100% بێ مەمکەکە نەبینێ ئێمە لە 40 ملیم بەسەر و لایە بین وەرسەر هەواڵە خۆشەکە ئیتر ئەوم پێیوت فەقیرە زۆری بووتی یعنی من وتم بەشکم شتێکی کەم بۆ بکەی وتم با هەواڵە خۆشەکەت پێ بڵێم تو لەبەرەوەی شێرپەنجەکەت ئەگەری چاکبوونەوەی زۆر لە سەتانەوەتت ئەدەمێ بۆیە پێویستناکە مەمکن بڕین لەبەر پیستی مەمکن زۆر جوان و ڕێک پێکەیت مشکلەی نییە طبعا یەکسەر گەشایەوە دڵی زۆر خۆش بوو دێتە بیرم ئیتر یەکسەر بڕیاری عملیاتیدا بۆ بەیانەکەی ئیتر سیلیکۆنمان بۆی دانا لەناو عملیات طبعا لە دوای ئەوەی کە کۆنسەڵتەیشنی دکتۆری ئۆنکۆلۆژیمان کرد وتی احتیمالی زۆری هەیە پێویستمان بە چارەسەری تیشک نەبێت وی کیمیاوی ئینشاڵڵا ئەگەر تەنها دەرجە سفر بێ على كل مەمکەکەمان هەمووی بۆی دەرهێنا ئەنجامجا پیان ئەڵێم چۆن مەحشی ئەەکەی ناو شتەکەمووی دەرێنی شتێکەکەی تەناوی ناو مەمچیم هەمووی دەرهێنا لە ژێرەوە لە بە برینێک لە ژێر مەمچی تەوان برینەکەشی هەر هیدنە ینی لە بنەوەیە ینی بزرە ناو مەمکیمان هەمووی دەرهێنا سیلیکۆمان یەکسەر دانا بۆی دوای ئەوەی چەند خودێکیش لە ژێر باڵیمان دەرهێنا وەکو نمونە بۆی تاکید کردنەوە کە توش بووی شێرپەنجە بوو بێتە ینی قۆناغی سفری بڕی بێ چکەوە بە هیستۆپاتۆلۆجی دیارە بە زەرعی نەسیجی دەرمان هێنا خودەکانیشمان ناردە زەرع الحەمدلله خۆشبەختانە هاتەوە هەر هەمووی دەرەجە سفر طبعا حاڵەتێکی زۆر دەگمەنە تو بتوانی لە دەرەجە سفر نەخۆشێک تەشخیصکەی على كل نەخۆشەکە هاتە دەرەوە طبعا ئێمە کە سیلیکۆن دانین وەکو دکتۆری نەشتەرگەری جوانکاری نییە ئیشی ئێمە چۆن اعتیماد دەکاتە سەر ئەو مەمکەی کە دەرهێنین بۆ نمونە ئەمە مەمکەکەیە کە دەرمهێنا لە میزانی خۆمان هێل لە عملیات دانین بە هەمان قیاس بۆی دانینەوە یعنی چیتمان دەرهێناوە ئەو وەزنەی بۆ دانینەوە بۆی لە نەتیجە کە دێتە دەرەوە هەمان مەمکەکەی خۆیەتی عینەن طبعا سیلیکۆنیش نفسی تێکسچەری مەمچی طبیعیە سیلیکۆن نێزیکترین مادەیە لە جسمی ئینسان لە نەرمی ئەو شتانە ئیتر هاتە دەرەوە بەڕاستی دڵی زۆر خۆش بوو چکە خەبەر خۆشەکەی وەرگرت بوو خەبەرە ناخۆشەکەشی ئیتر هەردووشی لە خەبەرە خۆشەکە هەواڵە ناخۆشەکەی سڕیەوە نەخۆشەکەی ئەم ناسێتەوە سڵاو ڕێزم هەیە لێرەوە بووی نەخۆشەکە دوای تقریبا علاجی هۆرمۆنی پێویست بوو تەنها کیمیایی پێویست نەبوو پێویستی بە تیشکیش نەبوو نەخۆشەکە دوای 5 ساڵ فری کانسەر فری بوو الحەمدلله پێشی تقریبا 4 ساڵ دوای 5 ساڵ کە شێرپەنجە نەبوو یعنی نەگەڕایەوە ومانایەوێت تاو لە مەترسی دەچوو طبعا تەلەفۆنی بۆ کردم پێشی 4-5 ساڵ داوەتنامەی بۆ نردوم شووی کرد پیرۆزە پیرۆزی بێ پێش مانگێکیش ڕسمی خۆی و کوڕەکەی بۆم نرد ئێساش پرێگنەتە حەملی هەیە بۆ مناڵی دووەم و زۆری باشەوە تقریبا 9 ساڵە کانسەر فری الحەمدلله کانسەر فری واتە شێرپەنجەی نییە دوای 5 ساڵیش کە کانسەر فری بواتە شێرپەنجەی 9 ساڵ ئێستش 9 ساڵە کەواتە لە مەترسی دانیە بەڵام دەبێت هەر بەردەوام هەموو خانمێکەر پشکینی بۆ خۆی پشکین بۆ خۆی بکات زۆر سپاس بۆ دکتۆر سامیە جەلال کە ئەمڕۆ لەم بەشەی بەرنامە لەگەڵم بووی سپاس بۆ ئامادەبوون دەست خۆش بێ زۆر سپاس ئەوانەی کە بۆ یەکەم جار نەشتەرگەری بە تایبەتی نەشتەرگەریە زیادەکانی جوانکاریان و بەکارهێنانی سیلیکۆنیان بە تایبەتی لە ناوچەی سمت و سنگ لە بە دنیادا بڵاو کردەوە خانەوادەی کارداشیان بوون بەڵام دوای ئەوەی کە ئەوان بوونە هۆکاری دروستبوونی مۆدەکە یا مۆدێڵەکە وەوایان کرد بەشێک لە خانمان بەشەیەکی ناپێویست ئەو نەشتەرگەریە ئەنجام بدەن و بەشەیەکی زیاد قەبارەی بەشێک لە جەستەیان گەورە بکەن ئێستا خۆیان پەشیمان بوونەتەوە لە دۆخەکە و بڕیاریان داوە
کە سیلیکۆن لە جەستەیان دەربهێنن. ئایا خانمانی دنیا لەمەشدا چاویان لێ دەکەن ئەوانیش بە هەمان شێوە سیلیکۆن دەردەهێنن یاخودنا ئەمە لە داهاتوودا دەبینین. بۆ گفتوگۆکردن لەسەر لایەنە دەرونیەکە بۆی بزانین کەسێک بۆچی لە ڕووی دەرونیەوە بۆچی پێویست دەکا هێندە نەشتەرگەری جوانکاری بە تایبەتی زیاد لە پێویست ئەنجام بدات. دکتۆر قادر حوسێن پسپۆری دەروونناسیم لەگەڵدایە. دکتۆرگیان زۆر بەخێر بێت. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ بینەران و بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ جەنابتان. بەڕێستان بینەری ئەو حاڵەتە بوون کە لە سەرەتای بەرنامە گفتوگۆم لەگەڵ کرد و بە شێوەیەکی گشتیش ئێستا لە نێو کۆمەڵگەی ئێمەدا حاڵەتی یا دیاردەی جوانکاری زیاد لە پێویست دەبینین. هۆکار چێ بەڕایەوە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندە میهرەبان. تەبەن ئەوەی جەنابەت باسێکەی دکتۆرجان ئێمە لە دەروونناسیە تەبەن جۆرێک لە عەمەلیات هەیە حتمەن جەنابیشان وەکو دکتۆر و دکتۆرە بەڕێزە شەزان کە جوانکاری ڕاستکردنەوەی پێوتێ علم نەفس هیچ کێشەیەکی لەگەڵ ئەمەیانانیەوە لەگەڵ تەجمیلێکەشا جۆری دۆم کە پلاستیک و تەجمیل و با بڵێن پلاستیکی پێوترێت کێشەی لەگەڵ دۆخە ئاسایی و دۆخە تەبیعیەکەی ئەوەی کە پێویستێتیە ئەوەی کە ئەیکات بۆ ئەوەی شوێنێکی ڕاستکاتەوە بۆ ئەوەی کە ناڕێکیەک با بڵێن ڕاستکاتەوە کێشەی نیە ئەوەی کە کێشەی هەیە لەگەڵ ئۆڤەرەکەی ئەوەی جەنابەت باسێکی لەگەڵ ئۆڤەرەکە و لەگەڵ زیادەڕەوەکەیە تەبەن لە دەروونناسیە ئێمە قسە کاتێکە لێرا قساکەین قسە لەسەر حاڵەتێکی تایبەت ناکەنەوە ناشکرێت لەبەر مجاملە هەنێشت بشارێتەوە. کۆمەڵێک هۆکاری دەرونی هەیە کە پاڵ بە ئینسانەوانێت وەکو جەنابەت وتێ بە شێوەیەکی زیاد لە حەد بیکە. یەکێک لەوانە ئێمە حاڵەتێکی دەرونیمان هەیە نەخۆشیی دەرونیمان هەیە کە لە پێوەرە عالەمیەکانە باس کراوە بە نەخۆشی BDD باس کراوە. BDD یاخود بەدی دیزمۆرفیک دیزۆردەر. باشە ئەمە لە پێوەرە عالەمیەکانە وەک حاڵەتێکی نائاسایی و حاڵەتێکی وەک شڵەژانی تەشویه لە جەستەیە بەڵام ئەم تەشویهەیە تەشویهێکی ڕاز نییە. ئەم شڵەژان یا شێواویەکی ڕاز نییە بە شێواویە کە لە ئاعتقادا لە بیر و باوەڕە کەسێک لوتی بە شێوەیەکی ئاسایی بە شێوەیەکی طبیعی لە حەجمی طبیعی خۆیاتی شکڵ و شێوەی طبیعی خۆی وەرگرتووە بەڵام ئەم خۆی وا ئەبینێت کە ئەم لوتە لوتێکی ناتەبیعیە. حاشا لە ڕووی جەنابتان و بینەران سمتێکی ناتەبیعیە سنگێکی ناتەبیعیە. لەبەرەوە وەکوتم لێرا کێشەکە لەوا نییە کە ئەمانە دۆخی ناتەبیعیان وەرگرتووە بەڵکو ناتەبیعی بوونەکە لە تێڕوانینی ئەو کەسایە بۆ جەستە یا بۆ شوێنێک لە جەستەی. کاتێک کە لێرەوە ئەم کەسانە پەلاماری ئەوە ئەیەن کە جانیان یا جەستیان بخەنە بەر نەشتەر بۆ جوانکاری بەڕاستی لە دەروونناسیان نەخۆشی پێوترێت و جۆرێکە لە دیزۆردەرەوە جۆرێکە لە شڵەژان. تۆ پێت وایە ئەو کەسانەی کە نەشتەرگەری زیادی جوانکاری دەکەن دەرونیان ساخ نییە؟ ئەزانی من ئێمە قسە لەسەر من ناکەم تۆ باسی زانست دەکەی قسە لەسەر من ڕای تۆ ناڵێم لایەنە زانستیەکە دەڵێم قسە لەسەر DSM و ICD یەکەین ئەمانە هیچیان پێوەری سەحەی عالەمی و هیچیان پێوەرێکی ئەوروپیە ئەمڕۆ دکتۆرەکان دکتۆری دەرونی حتا دکتۆرەکانی نەخۆشی جەستە ئیشی لەسەرەکەن ئەمانە ستاندارد و پێوەری عالەمین ئەمانە پێ ستانداردانە ئەمانە کەسی ئاسایی نین ئەمانە پێمانەڵێن ئەم ئینسانانە لە تێڕوانینیانە ئاساینن کە ئەم کەسانە تەبەن کۆمەڵی خەسڵەتیان یەکێک لەوانە ئەوەیە کە زۆر بە جەستەیانەوە مەشغوڵن یەکێکیکە لەو خەسڵەتانە ئەوەیە کە تووشی قەلەقی و ڕاڕاییەکی زۆرە بن یەکێکیکە لە خەسڵەت و تێڕوانینەکانیان ئەوەیە کە زۆر لەبەر ئاوێناوەستن خۆیان بە خەڵکی زۆر بەراورد دەکەن باشە ئەمانە خەسڵەتی ئەو کوتم کێشەکە لێرایە گرفتەکە لێرایە ئەمانە پێویستیان بۆ عەمەلیاتە نییە و لە حاڵەتە ئۆڤەر و لە حاڵەتە زیادەڕەویەکە ئەیکەن ئەیجنا تۆ وەکو کەسێکی ئاسایی وەکو دکتۆرێ وەکو هەر مرۆڤێکی ئاسایی لە کۆمەڵگەیە لوتی ئەوانە قاچی ئەوانە جەستەی ئەوانە بە شێوەیەکی طبیعیە بینی هەز ناکەی خەلەلی قورس هەیەتیانە بەڵام ئەم لای خۆیەوە بڕیە لای خۆیەوە وابی دەکاتەوە کە خەلەلێک لە شکڵوشێوەیە خەلەلێک لە با بڵێن فۆرمی لەشیان لە شوێنێکیایە لە هەموو جەستەیە هەیە پێویستی بە دەستکاریکردن هەیە و هێزیش نییە و قەناعەتە با بڵێن ئەو قەناعەتە هەڵەیی بۆ بگۆڕێت جا ئەمە سەر کێشێت یا بۆ عەمەلیات بۆ ئەوەی کە خۆی باتە دەست یا خود نەخۆشیەکی کەی بۆ دروستەکات ئەویش ئەو نەخۆشیەیە کە لە دەستدانی با بڵێن هینی پێوترێت شڵەژانی شەهیە یا لە دەستدانی شەهیەی دەرونی پێوترێت
ئەو نەخۆی زعیفەکات ئەو با بڵێن خۆیاتە دەست ڕێژێم ئەو نەخۆیاتە دەست ئەوەی کە نیزامی خواردنی پێوترێت کاتێک کە زانێت جەستەی بەجارێک پوکاوەتەوە ماسوولکە و چوری لە لەشیان نەماوە لەبەرەوە یاخود سەر کێشێ هەر ئەمە سەر کێشێ بۆی کە تووشی نەخۆشی دەرونی بن کەواتە حاڵەتەکە کرێت یەکەمیان ئەوە بێت کاک دکتۆر یەکەمیان بوونی بیلیلی بێت دووهەمیان ئێمە حاڵەتێکی ترمان هەیە ئیدمانی پێوترێت یا ئەوەی کە هەوەسی پێوترێت لەسەر عملیاتی تەجمیل مەسلەی دووبارەکردنەوەکە زیاتر بەمەیانەوە بەسراوە ئەو کەسانی کە عملیاتی تەجمیل دەکەن جارێک و دوان و سیان و چوار و دە دووبارەیەکەنەوە ئەم حاڵەتیان هەیە ئینسان چۆن جاری وایە مدمینە بێت لەسەر جگەرە مدمینە بێت لە سەرمەی مدمینە بێت یا تووشی واسواسی دەستشۆریە بێت بە جارێک و دوانزە بە ئاهینایە بە بەراکە دەستێشوات بە هەمان شێوە هەیە ئێمە خەڵکمان هەیە مدمینە بێت لەسەر عملیاتی تەجمیل هەر جارێ بێ یا پاساپۆرتەکەی بگۆڕیا هەر بەڕاستە پاساپۆرت و وینەکەی بگۆڕێ و کارتی نیشتیمانەکەی جینە نایناسنەوە بەڵێ ئەو کەسانی کە نەشتەرگەری زۆر زیاد دەکەن ینی ئێستا ئەو دەڵێ تۆ دەڵێ ئەو کەسە تێڕوانینی خۆی بەرامبەر خۆی و تێڕوانینی خۆی بەرامبەر جوانی هەڵەیە باش بەڵام هەندێکیان بۆ نمونە قەبارەی سمتیان زۆر گەورە دەکەن قەبارەی بۆ نمونە سنگیان زۆر گەورە دەکەن زۆر گەورەیە ینی زۆر ناشرینە زۆر دوورە لە ستانداردی لەو ستانداردانەی کە هەیە لە ستانداردەکانی جوانی زۆر دوورە لەو مرۆڤانەی کە تۆ بەشێکی ئاسایی دەیان بینی زۆر ڕوون و ئاشکرایە کە زۆر ناسروشتیە یان بۆ نمونە هەمانە لە کوردستانیش هەمانە لە نێو بەتایبەتێنە و سوشەل میدیادا بۆ نمونە ڕوومەتی زۆر گەورەیە لێوی زۆر گەورەیە زیاد لە پێویست گەورەیە و ئەو بەلایەوە جوانە ئەمە چ پۆلێنێکن ئەمانە کەس کە هەموو شتێکیان زۆر زیاد ئۆڤەرە جا ئەگەر مەسەلەکە هەر ئەوە بێت وەکوتم زیادەڕەوی هەیە و ئەو بەلایەوە جوانە هەرچێتەوە بابی یەکەم باشە ئەمە هەنێک مەسائلی ترمان هەیە پەیوەندی بۆ مۆزوع هەیە بەشێک لەوانە ئەکرێت بەشێک لەو مرۆڤ ئەوانی کە جەنابەت باسییانەکەی ئەیکەن و زیادەڕەوی تیاکەن ئێمە جۆرێک لە تەوان ئەم حاڵەتانە بەشێکیان پەیوەندیان بە تایپ و نەمەتەکانی کەسێتیەوەی جۆرێک لە کەسێتیمان هەیە کەسێتی سارازی پێوتری یا کەسێتی نمایشکاری پێوتێ کەسێتی نمایشکار زۆر بە دوا جوانیان ناگەڕێ بە دوای احتیمام ئاگەڕێ بە دوا ئەوواگەڕێ بێ بە سنتەر بە دوا ئەوواگەڕێ سەیری بکەن بە دوا ئەوواگەڕێت ئەهلی بازار بێت ببێ بە سنتەری سەرنجی کەسانی تر ئەم سەرنجە لە سۆشیال میدیایە بێ هەر لە عالەمی واقعا بێت بە هەنێک لەوانە ئەگەر لێت نەشارمەوە بەڕاستی دوا بازار کەوتون چونکە بازار لەواچێت کابرایە کە ئەوێت دیعایە بۆ کاڵایەکی دیاریکراو بکات ئەمە لە کەسێکی کە باشتر بێت حتا کە ڕەشێق بێت بە معنای کەلیمە و بە تەجربە دەرکەوتۆ تا ئەوانەوە سابێتەوە لەواچێت دیعایەکەی نەیە بە کەسێک کە کەسێکی تەنانە دۆکوتم ڕەشیقیشە نەکار کەسێکی ئاساییە لەبەرەوەگەم ئەو مۆزوع بەشێکی پەیوەندی وەکوتم پەیوەندی بە مەسەلەی بازارەوە هەیە ئەمانە لەواچێت بەشێکیان بازارگەرمی بەو مۆزوعەوە بکەن و بازار و پارەیان لەوا بێ و بتوانن لەو ڕێەوە دەرفەتی ئیشکردن و دەرفەت وەکوتم لە حاڵەتی ئستعرازیەکەشە دەرفەتی بوونە سنتەر و کەسێکی ئستعرازیان لێ دەرکێ ئەوانن کە ڕسمیش دەگرن لەسەر لا دەگرن بۆی دیار بێ ئەو شوێنەی براسپیەکەن کە ئەو شوێنەی براسپیەکەن کە بەلای تۆ ناتەبیعیە بەڵام کاک دکتۆر ئێمە درۆ لەگەڵ خۆمانانەکەین خەڵک هەیە بە تایبەتی بە دیۆ ڕۆمانسێکە ئەوەیەوێت یعنی خەڵک هەیە لەگەڵ حرمەتمان مەمچێکی گەورە وەکوتم خەلفێتێکی گەورە و یعنی شتێکێوێت لەو بابەتە بە هەر بەڕاستی ئەوانە بەشێکیان بازاریان گەرمەکە کە خەڵکی سیاسی هەیە تا ئەو وەسابێت ئاور لە ئافرەتێکی ئاسایی نایەتەوە خەڵکی سیاسی هەیە دەرگای خەڵکی ئیداری هەیە خەڵکی پلەبەرس هەیە دەرگای بۆ ئەوانە لەسەر پشتە زۆر بە ئاسانی ئەگەنە لای بۆوانێک کە ئاوا گومانیتیانە کاکە گومان کابرا لە فترێکی زەمانی دیاریکراوە بێ بە خاوەنی ژیانێکی زۆر بەرز و هایلایف لە چوە بووە یا خەڵکێکی پارەدار یا خەڵکێکی سیاسی یا خەڵکێکی بڕیار بەدەست دەرگای لەسەر پشتە بۆ ئەمارێک ئەو کەسانش ئاسایین ئێمە باسی ئەوانەمان کردتەوە ئەوانەی کە ئەو جۆرە نەشتەرگەریە ئۆڤەرانە دەکەن ئاسایینین لە ڕۆ دەرونیەکە بەڵام ئەی ئەوانەی کە کڕیاری ئەمەن وەهانیان دەدەن بەردەوام بن لەسەر ئەو نەشتەرگەری ئۆڤەرانە ئەوان ئاسایین ینی ئاسایی بوونی ئینسان لەکوێ ئەگەر با ئێمە لە ڕۆ دەرونیەکە دەڕێن ئەزانی لە ڕۆ دەرونیەکەەوە ئەگەر قەزێکە بەس چێش بێت پێما بێ دەروون ناسی لە ڕێی ینی حساب بۆ ئەوە ناکە کە کەسێک
ئەگەر حەزی لە شتێکی وا بێ منحریف و لا دەربێت یا کەسێکی نەخۆش بێت مەگەر ئەو کاتە نەبێت کە هۆگری بێت مەگەر ئەو کاتە نەبێت کە شەوان شەو نەڕوا چەند سعاتێک بە دیار مۆبایلەکەەوە سەیری ئەو حاڵەتانە بکە مەگەر ئەو کاتە نەبێت حاشا لە ڕووی جەنابەت تەنها ڕێگەی چێژ لای ئەم ئینسانە لە کاتی حاشا لە ڕووی بینەران لە کاتی سێکسا بێتە میاریکردن و مداعبەکردن لەگەڵ ئەوانە مەبەستم لەوەیە لە دۆخێکی ئاسایی وەکو نەخۆشی نایبینێ بەڵامی تر ئەگەر ئەمەش دۆخی نائاسایی تێپەڕان لە سیرکردنە ئەگەر قاڵبی نائاسایی تێ بۆ بە مەرکەزی لەزە و کەسە لەزەت لەمە نەبیلێ لە هیچی کە نایبینێت تەنان لە دۆخە تەبیعیەکانش فعلا لە دەروون ناسی چاوێتە جۆرێک لە انحراف و جۆرێک لە لادانوە ئەچێتە قاڵبێکی نائاسایی خۆت ڕات چییە لەسەر ئەم حاڵەتە لەسەر جوانکاری سمت و سنگ و ناوقەد و ئەمانە ئەزانی خۆی ئەگەر وەکو ڕێی شخصی من سێریکەی من قەنەعاتم بۆ هەیە کە ئەکرێ شتێک هەبێت هیچ گومان نییە لەوەیە لەواچێت هەمومان یەکڕابین لەوەی کە لە شتێک هەیە هەم لە ڕووی جەستەوە شتێکی لە ڕووی عقلەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێی بووترێت جوان و پێی بووترێت ناشرین پێی بووترێت دۆخی ئاسایی بە نۆرمەڵ و ئەب نۆرمەڵ و شاس من لەگەڵ ئەوەیان کە ئینسان ئەگەر شتێکی زیایی هەوێ لای بە بەڕاستی شتێککە عزیێتی جەستەیە شتێک کە سەبوون منەکە کە خەڵک هەیە بە پێچوانەوە ڕێک ئەمە نایڵێ مرتاحبێت لە کۆمەڵگایە ئەچێتە هە شوێنێ بە حکمەوەی کە بە شێوە تەبیعیەکە وایە ئەچێتە هە شوێنێ تەحەڕوشی پێکەن ئێمە ئەگەر لابردننی بکاتەوە لە ڕێگەی دکتۆرێک وەکو لەم دکتۆرە بەڕێزان و شتێکی زۆر تەبیعیە بەڵام ئەوەی کە جەناب باسێکی کابرا ئەچێت بیزڕەتەڵەت ئەبەستێ بە خەلفێتیەوە بۆ ئەوەی کە خەڵکی کە چێژی لێ بینە ناتەبیعیە من خۆم ئازار بچێژم وە خەڵکی کە چێژ بەرێ هەر شتێکی زۆر ناتەبیعی زۆر نائاسایی ئەبێ بە جۆرێک لە ماسۆشێت و جۆرێک لە خۆئازاردان زۆر سپاس دەکەم دکتۆرگیان دەستت خۆش بێ بۆ من بەڕای من لای من ئافرەت ئەو کاتە جوانە جوانترین کاتی خانمان جوانترین دیمەن لە خانمان من دەیبینم ئەو کاتەیە کە دووگیانە ئافرەت لە کاتی دووگیانیدا شاجوانە زۆر زۆر جوانە کە خەریکە دەبێ بە دایک خەریکە مرۆڤێک دروست دەکات لە نێو جستەی خۆیدا ئەوە جوانترین دیمەنی خانمانە کە من بیبینم ئەوە ڕای منە دووەم ناشرینترین دیمەن کە من بیبینم ئەوەیە کاتێک هەرچەند جوان بێت شاجوانی دنیا بێت کاتێک دەبینم جگەرە دەکێشێ یا نێرگەرە دەکێشێ یا ڤەیب دەکێشێ ئیتر بەلای منەوە بێزراوترین دیمەنە کە من بیبینم اینجا سێمیش ئەوانەی کە نەشتەرگەری جوانکاری زۆر زیاد لە پێویست و زیادەڕەویان کردو و هەموو شتێکیان زۆر دیارە کە زۆر زیادەڕەویان تێدا کردووە لای من ناشرینترین دیمەنن زۆر سپاس دکتۆرگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونێت هەروە زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئەو خێزانەی کە ئەمڕۆ لێرە لەگەڵمان بوون زۆر سپاس بۆ میوانانی شم کە دکتۆر دێرێ دکتۆر سامیە لە بەش یەکەم دوین بەرنامە لەگەڵم بوون تەندروست